بینەرانی خۆشەویست ئەم کاتتان باش لەگەڵمان بن بۆ بینینی دامەی بەرنامەکانی و حوتوی تەلەڤیزیۆنی پەرتو. لەم بەشە لە بەرنامە داوەتمان کردووە لە هۆمانی و گودازگار ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیز قسە و باسەکەین سەبارەت بە تعەڕوض و هێرشی دووبارەی جمهوری ئیسلامی بۆ سەر ژنان تاحتی ناوی حیجاببانان. پێشەوەی پرسیارەکانمان ڕاستە بکەم هۆمانی و گودازگەر ئەگەر دەنگی منەبیسی زۆر خۆشاتی بۆ بەرنامەی و حوتوی تەلەڤیزیۆنی پەرتو. سپاس دەکەم ماندنی لە خۆتەکەم و ڕێز و سڵام هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆ تۆش. هۆمانی گودازگەرەوەکو بۆ خۆدا ئاگاداری ئیتلاعەتەیە ماوەیەک لەوە پێش جمهوری ئیسلامی بەدانانی ئەفرادێ یا گەلای حیزبوڵڵا خارزەی نەبوومانە تاحتی ناوێ حیجاببانان فشار و تهدیدی زۆری دژی ژنان دووبارە دەست پێکردوەتەوە. هۆی ئەم مەسەلە و هەدەفی ڕژیم لەم کارە چییە؟ تەواوی توولی عمری جمهوری ئیسلامی تعەڕوض و هێرش و سەرکوت و خەفەخان بووە بۆ کۆمەڵگا. مەسەلەی حەجاببانان کە لەنێو ئەو تونەل و ژێرزەویانە یا لە مەعابری عمومی و شوێنگەری شلۆقاوێ ساون لە واقعا پەلەقاژەیەکی تازەی جمهوری ئیسلامی بۆ بەرگرتن بە فرێدانی ڕووسەری لەلایەن ژنانی ئازادیخواز و مبارزەوە. جمهوری ئیسلامی لە دوای ئاخێزی ئینقلابی ساڵی ڕابردوو زەربەیەکی کە خوارد لە حەنی ژنانەوە لە حەنی مبارزەی ژنانەوە کە بە تەواوی لە سەراسەری ئێرانە دووچار بە پاشەکشێ کرد دوای ئەوە کە تەزاهوراتە خیابانیەکان و ئەوەی کە ئیتر بە ئەو شێوەی چەندمانی ساڵی ڕابردووە مبارزاتی توودەی نەما دەستی کرد بە تعەڕوزێک بۆ ئەوە وەری بگرێتەوە ئەو دەستاوەردەکە ژنان بوویان ینی ڕووسەرەکانیان لابرد بوو. ئەوە بوو کە دوای ماوەیە تەرحیان هێنا لایحەیان هێنا بردیانە مەجلس تەرحی حجاب و عفاف بوو نازانم چەند شتی تری هێنا بەڵام تەنانەت لە مەجلسیش بۆیان ساخۆ نەبوو تەنانەت نیان نەزانین چی پێ بکەن کە جۆرێ بەر بە ئەو تعەڕوزەکە ژنان و خەڵکی ئازادی خواز کردویان بە جمهوری ئیسلامی بگرن. ئەوە بوو کە دایەنەوە بە دەوڵەت لەلایەن دەوڵەتەوە بوو بە شتێکە بوو بە قانون و بوو لایحەیەکە چەندین مەواد و بەندی تیا بوو کە ئەویش بازم گۆڕانکاری بەسەر هات. تەنانەت بەوە ڕازی بوون کە مەسلەی لابردنی حجاب لابردنی ڕووسەری بە جەریمە بە ئیسلاح جێبەجێ بکەن. یعنی ئەو سەردەمە وها ترسابوون لە ئەم تعەڕوزەی ژنان و جامعە تەنانەت یاود ئێمە ئەوەڵ دەحفە لەنێو قانونەکەیانە بەل لە ئەوە پەیامەکی ئەدەین بە ئەو خانمانە کە ئەم حجابیان لابردووە ئەگەر بە گوێمانیان نەکرد لەو دووە ڕۆین جەریمەیانەکەی جەریمەی نەقدیانەکەی هەر وەکو شتێکە قانونێکیان ناوێتە ژێرپا. دوایەوە حتا بۆ مغازە و بۆ ئۆتۆبوس و بۆ تاکسی و ئەمانەی شەر قانون و مقرراتێکی ئاوایان داناکە بەڕاستی ئەسەن هەر بەڕێوە نەچوو بۆیان چونکە مەوجی بەرامبەرکێ لەگەڵ مەسلەی حجاب و ڕووسەری جۆرێ بوو کە جمهوری ئیسلامی واقعاً هەر نەیەتوانی هیچ چارێکی بۆ بدێزێتەوە هیچ ڕێگەیکی بۆ نەدۆزیاوە بە مەجلس و بە دەوڵەت و بە ئەو قانون و لایحەکە هاوردیان و بردیان هیچ شێک نەتوانیکە تەنانەت دار و دەسەی قەمە بەدەست و چێو بەدەستی بەسیج و حەزبوڵڵایی کە بە ئیسلاح ئاتەش بە ئەختیار بوون لەم ناو لەولا عەزێتی ژنان و کچانیان نەکرد ئەوانی شەر دەرەقەتی ئەمە نەهاتن. هەر بۆیە لە ئیدامەی ئەما ئێستا ئەمەیان هێناوە کە ئێوە باستان کرد مەسلەی حجاببانان ئەوە کە ئێوە باسی ئەوواکەن کە بۆچی ئەما کا جمهوری ئیسلامی واقعیت ئەوەیە کە جمهوری ئیسلامی ئەمە بە کۆڵەکەیکی ئەسڵی لە ماندگاری و اقتداری خۆی ئەزانێ کە 44 ساڵە لەسەری تەکیە کردووە بەشێکی زۆر لە جامعی وادار بە پاشەکشێ کردووە وادار بەوە کردە کە حەقی بە ئیسلاح پێشێ بکات و ژێرپای بکە وادار بەوەی کردە کە وەکو شەهروەندی دەرەجە دووەم وەکو کەسگەرێکە تابعی پیاون تابعی قانونن تەنانەت لەو قانونە پرۆپوچەی ئیسلامی جمهوری ئیسلامیش حتا وەکو پیا و بەهرەمەندین لە زۆر شتا کە ئێمە زۆر وەخت باسمان لێ کردووە هەل لە سەفەر و ئرسەوە بگرە حتا زۆر شتی تر بازم بەو هێنا بەو قانونچە کە خۆیان دایانناوە تەنانەت ژنان هێنیان نەکردووە. بەڵام ئاخێزی ساڵی ڕابردوو هەنگاوێکی زۆر گەورەی ڕووە پێشەوەدانە کە عیبارەت بوو لە پاشەکشێکردن بە جمهوری ئیسلامی و هاتنەمەیانی ژنان وەک بەشێ لە کۆمەلگاوە بەڕاستی نیشانیاندا کە
ئەوان لایەقی ئەوەنەکە لانی کەم هەروەکو پیاوان بەرابەر بن، لانی کەم هەروەکو پیاوان لە هەموو مەیدانەکانە بە ئیسڵات توانایی و لێهاتووی خۆیان نیشان بن و ئەلبەتە حقوقی خۆشیان بەدەست بێنن. و ئەمە شتێ بوو کە ناتەبا بوو موجودیەتی جمهوری ئیسلامی و قانونە ئیسلامیەکانیە. ئەمە ئەو بەرامبەرکەیە کە جمهوری ئیسلامی پێ حساسە و هەر ڕۆژێک خەریکە قانونێکی بۆ دائەنێ ئیسام ئاخرین تەرفەند و بە ئیسلاح تەوتە ئەیانە مەسەلەی حەجابانانە کە بە شێوەیەکی زۆر قیزەون لەسەر ڕێی خەڵک لە ئەملا و ئەولا لە کۆڵان و خیابان و ئەمانەی وێساون کە هەروەک ئێوەی ئیشارەتان پێکرد موردی تەنەفوری تەواوی جامعان. زۆر سپاس بۆ تەوزیحەکانت ئەمانی گودازگە. جمهوری ئیسلامی بۆچی ئاوا ڕۆژ بە ڕۆژ سەختگیریە کات و ئەم هەموو فشارەی بۆ کۆمەلگا بە تایبەت بۆ سەر ژنان هێناوە؟ ئەمە لە حاڵێکە ئەگەر باوەڕ و مەذهب و دین دلیلی ئەم فشارانەدا، ئەمە لە حاڵێکە کە خەڵکی ئەو کۆمەلگا دین و مەذهبەکەیان ناوێت، دەیانەوێت مۆدێرن بژین، وەکو ئینسان بژین. دوایەوە بۆچی جمهوری ئیسلامی دوای 40 و چەند ساڵ ئەم هەموو فشارە دشت بە کۆمەلگا بە تایبەت ژنان کەنیوەی ئەو کۆمەلگان وەڕێ خستووە؟ ئایا ئەمە بە دوای 44 ساڵ 40 و چەند ساڵ هێرش و تەعاڕودی لە تەواوی زەمینەکانە ئەمە بە عەکسی خۆی تەبدیل نابێت؟ ئایا ژنان و خەڵکی ئازادی خواز نابێت لە مقابل ئەم سیاسەتە ئێرتجاعی و دژی ئینسانی و دژی ژنانەی جمهوری ئیسلامی قاتعانەتر ڕاوەستن؟ قەتعاً وایە و هەر ئێستاش خەریکی ئەوەن، ئەوە ئێمە ئەیبیسین، ئەوە ئیسە بۆ سەبایسەوەکە من و تۆ لێرە قسەی لەسەرکەین و تەواو کۆمەڵانی خەڵق قسەی لێ بکەن. هینە ئەوەیە کە ژنان بەرامبەر بەمە وێساون و هاتوونە سە مەیدان. ئەوە کە ئێوە سوالتان کرد لە مۆردی ئەوە کە ئەگەر ئەمە شتێکی مەسەبیە ئەی بۆچی جمهوری ئیسلامی بە زۆر دای ئەسەپێنێ، ئیتفاقاً ئەمە دلیلێکە بۆ ئەوە. ئەگەر دینداری و مسلمان بوون و متعاهد بوون بە قوانینی مەذهب و قورئان شتێکە کە ئەوان ئیدعاکەن لە نێو جامعەی ئیسلامی ئێرانە هەیە، دێخۆ ئەمە ئەو نیشانەدا کە نییە، ئەمە ئەو نیشانەدا کە مردم نایانەوێت، ئەم دینیانە ناوێ، لە عەقل ئەم بەشە لە بێحورمەتی بە ژنانیان ناوێت کە بەناو دینە و پێیان تەحمیڵە کردیە. خودی جمهوری ئیسلامیش ئەزانەیە زۆر هاوردن و فشار هاوردن بۆ مەسەلەی ڕووسەریمانەوە بەسەر ژنانەوە مەسەلەی مەذهب و دین نییە، بەڵکە مەسەلەی ئەوەیە کە جمهوری ئیسلامی لەباری سیاسی و اقتداری سیاسیەوە پێ سووک ئەبێ، پێ پاشەکشێ ئەکات، پێ بە قەوڵی پارسی وتی توودەهەنی ئەخوات. ئەوە مەسەلەکەیەتی، مەسەلەی حاکمیەتە، مەسەلەی مەذهبی بوون و دینداری و بێدینی نییە. جمهوری ئیسلامی حەزی کرد تەواو دنیا بێدین بن، تەواو ئێران کافر بن، بەڵام ئەوانەی وا ئەو ئێژێ لەباری قانونە و ڕعایەتی کرد، مەسەڵەن ڕووسەری بدەن بەسەریانە. ئەو شتانەوە ظاهری جمهوری ئیسلامی، قدرەتی جمهوری ئیسلامی، دەساڵاتی جمهوری ئیسلامی ڕائەگرێ، ئەوە قبولکەن هەرچی ئەکەن بیکەن. بەڵام ئەمە ئەوە نییە، ئەسەن ڕەبتی بەوە نییە کە لە نێو جامعە ئەمە جامعەی ئێران جامعەیەکی ئەگەر مسلمان بووایە دیارە ئەوە بەرامبەرکیان ناکرد لەسەر دانی لە پەیڕەوەکانی ئیسلام کە عیبارەتە لە مەسەلەی ڕووسەری. جا هەر بەو بۆنەوە ئەمە هیچ ڕەبتی بە ئاین و عەقیدە و دین و ئەمانەی مردمەوە نییە کە نیەسیان، بەڵکە بە پێچەوانە ئەوە ئێژێکە حاکمیەتی دینی، قانونی دینی، قانونێکە بە ئیسلاح وەرگیراو بێ لە مەسەلەی قورئان و شەریعەت لەلایەن خەڵکەوە ڕەت کراوەسەوە. و لەوە واوەتر مردم ئەسڵەن حەزەکەن بەوە کە نەیان بێ، لێ بێزارن. 44 ساڵە دیویانەکە چەم مەینەتێکی بەسەر جامعەی ئێرانە هاوردووە، چۆن 2-3 نەسڵی لە بین بردووە، لەژێر پێیان لێهێ کردووە. جا من ئەمەوێ ئەوە بێژم کە ئەگەر کەسێ بێژێ ئەو ڕووسەریتەوە بەسەر تا هەر ئەم خانمانە کە بەناو حجابان سەرڕێیان بە خەڵکردووە، بڵێ ئەو ڕووسەریە بەسەر تا لەباری ئیسلامیەوە نازانم گوناحە ئەڕۆیتە جەحەنم و فڵان و ئەمانە بەقەون و کە دەرزیە ئەوان مەسەلەیان ئەوە نییە. مەسەلەیان ئەوەیە کە حرمەت و قدرەت و دەسەڵاتدارەتی نیروی نظامی نازانم ئۆبوهەتی جمهوری ئیسلامی ئەوەی کە لە ئاخێزی ئینقلابی ساڵی ڕابردووە شکا، مەسەلەیان ئەوەسە کە ئەوە نەشکێت، مەسەلەیان ئەوەسە کە قدرەتی جمهوری ئیسلامی نەچێتە ژێر سوال، دەسەڵاتدارەکەی نەچێتە ژێر سوال. لە خیابانەکانە مردم فیلم و ڤیدیۆ نەگرن بڵێن بڕوانە ئاواها پۆل بە پۆل کچان و ژنان خەریکن بەبێ ڕووسەری ئەگەڕن و جمهوری ئیسلامی هیچ غەڵەتێ ناتوانێت بکە. ئەوە بۆ جمهوری ئیسلامی مەسەلەستا دڵسۆزی بۆ دین و دینداری و فڵان و ئەمانە بەقەول و کە دەرزیە ڕەبتی بە دینداریەوە نێ، چۆن جمهوری ئیسلامی ئەزانێ کە مردم لەوە تێپەڕ بوون، لەوە تێپەڕیان کردووە،
مەسەلەکە سیاسیە، مەسەلەکە شەڕی مان و نەمان و مەسلەی ژێر سوالبردن قانونەکانی جمهوری ئیسلامیە، مەسلەی مخالفەتە لەگەڵ جمهوری ئیسلامی تا مەسلەی ژێرپانان دین و فڵان و ئەمانە. ئەوە هەر ماوەیەکی توولانی ئەسڵ وجودی نیە لە ئەم ڕابطە لە مناسباتی خەڵکو جمهوری ئیسلامیە. جا ئەمەش بۆ جمهوری ئیسلامی مهمە، ئەم بەندەی بۆ جمهوری ئیسلامی مهمە کە حاکمیەت و مەقبوڵیەت و مەشروعیەتی عەمەڵەن بە ئەم کارەوە ژنان ئەیکەن ئەشێتە ژۆر سوال. جمهوری ئیسلامی لەمە ناڕەحەتە تا بێ دینیەکەی خۆی ئەزانێت هەروەک من باسم کرد کە ئەوانە تقریبا دەمێکە ئەسڵن تێپەڕبووە لایەن خەڵکەوە فڕێدراون. سپاس بۆ تەوزیحەکانە دومانی گودازگەر. ئەگەرە خەڵکی و کۆمەلگا لەژێر حاکمیەتی 40 چەند ساڵەی جمهوری ئیسلامیە واقعاً زەڕەیەک یا دەرسەدێک خەهانی ئاین و مەذهب و دین و ئیسلام بوایەتن، ئەم هەموو فشار و زەخت و زۆر و سەرمایەگوزارانەی جمهوری ئیسلامیش احتیاج نەبوو. بە قەولی تۆ وەکو کۆمەلگانی شانێدا دیارە خەڵک لە مقامی لەم هەموو هێرشی جمهوری ئیسلامیە ڕاوەستاون و خاهانی دین و مەذهب و پەدیدەیەک بەناو پەدیدەی ئیسلام و ضد ئینسانی نین. پرسیارەکەی منەمەیە لە رابطە لەگەڵ ئەم ململانەی بینی خەڵکو و ئازادی خوازی و ڕەهایی خەڵکو و فشارەکانی جمهوری ئیسلامیە ئایندەی ئەم ململانەیە چۆنە بینی؟ خەڵک دەبێت چ بکەن بۆ ئەوەی ڕزگاریان بێت لەم وەزیەت و فەزایەکە جمهوری ئیسلامی 40 چەند ساڵە پێی تەحمیل کردوون؟ من پێم وایە دوای ئاخەزی ساڵی ڕابردوو لا ئەقل لە عەرسەی مبارزەی ژنان و لابردنی حەجابە ئەوەی کە هەڵەگرێتەوە بۆ مبارزە بۆ فڕێدانی حەجاب، من وازانم جمهوری ئیسلامی هیچ کارێکی پێ ناکرێ لە ئایندا. لە ئەم یەک ساڵی ڕابردووە ئێمە دیتمان هەر تەرح لە دوای تەرحی هێنا، تەوتەعە دوای تەوتەعی هێنا، زەربوشەتمی هێنا، مەلا لە شەقامەکانە یەخەی ژنانی گرت، خاهر زەینەب و نازەوە ئەم دانەوە ئەو دانەکەی تر بە زۆر ژنانیان بە سەر خیابانە بە ئێسڵات دیمان کێشە و بردیان خچیانەوە ماشینی نیروی ئینتزامی. بەڵام کە ئەوەی کە ئەیبینین لە مەحەلاتە، لە پارکەکانە، ناو خیابانەکانە پۆل ژنان بەبێ گوێدان بە تەواوی ئەم تەرفەندانەی جمهوری ئیسلامی بەبێ ڕووسەری خەریکن ئەگەڕن. یعنی مەسەلەکە ئەوە نییە کە لە یەک شارە یا لە یەک شوێنێکا بووری، یەکێ لە دەستاوەردەکانی یا بەڕاستی هەر یەکێ لە دەستاوەردەکانی ئاخەزی ڕابردوو ئەوە بووکە لە ئەم عەرسا لە عەرسەی مبارزە لەگەڵ حجابە جمهوری ئیسلامی لەلایەن کۆمەڵانی خەڵکەوە بەتایبەت ژنانی مبارزەوە پاشکشێ پێکرا. من وازانم جمهوری ئیسلامی خەریکە پەلەقاژاکە ئەم دەستکەوتە بسێنێتەوە. شخصەن نەزەرم وایە کە بۆی ناسێنێتەوە. من وازانم هەرچی ئەوان زیاتر داکۆکی ئەەکەن وەسعەتی مبارزە بۆ عەلەیهی حجابی ئیسلامی زۆرتر ئەبێ و زیاتر سوور ئەبن لەسەر ئەوە کە ئەمە نەمێنێت. کۆمەلگاکە ئەسڵەن نەوعێک هەستی بەوە کردووە کە بەگشت ئەما بە تەواوی بچێت و فڕێ بدات. ئەبینی کە تەسمیمێکی عمومی لە ناو جامعایە ئەلاڕەغم سەرڕای ئەوە کە چێ لە باری سیاسیەوە چۆنیە تەنانەت لەوانەیە کەسێک ئەسڵن ئەو کەسە نەبێت کە گەریکی بە جمهوری ئیسلامی بڕوخێ. بەڵام لەم عەرسەیە بەڕاستی جەمعێکی زۆر شەریکن، هاومەرامن و پێیان وایە کە ئەبێ ئەم پەڕوە تاقیرە لەسەر ژنان بکەنرێتەوە. ئەو شتەوە ئەم مەودایەدا ئەم جەسارەتێدا بە ژنان کە بە شێوەیەکی توودەیی وارد ئەم عەرسە بن ئاخەزی ساڵی ڕابردوو بوو. جا هەر بەو بۆنەوە وەسە جنبشێکی توودەیی کە ئیتر هی ئەوە نییە هین ڕەوشن فکران بێ، هین جەمعی لە سیاسی کارانی ژن بێت، هین ئەوانە بێت وا تەنیا ئۆپۆزیسیۆنی تەنانەت جمهوری ئیسلامی. ئەو کەسانەوە تۆزی ئازادی خوازی، تۆزی ئینسانیەت، تۆزێک کەرامەتیان هەیە لە پیا و لە ژن پێوەست بوون بە ئەم ڕەوتەوە بە ئەم جنبشەوە عەلەیهی جمهوری ئیسلامی بۆ لابردنی حەجاب و قبوڵ نەکردنی ئەم هەموو تەوتەعە کە هەر ڕۆژێ جارێ بەناو عەفاف و حەجاب بە ڕۆژێ بەناوی ئەمەی کە ئێوە باستان کرد حەجابان هەر ڕۆژێ بەناوێت تێمەیان ینی لەخوا هەرچی ئەو خەریکە تەقاناکە بۆ ئەوە کە بە جۆرێ بەری بگرێ لە تەرەفی مەقابڵەوە. من شخصەن نەزەرم وایە مبارزەکردن و مەقابڵەکردن بۆی خەریکە توودەیتر ئەبێتەوە. هەر بەو دلیلەیە من پێم وایە جمهوری ئیسلامی لەم عەرسا شکستی خواردووە و کارێکی پێ ناکردێ لە درێژ مدەتا. شخصەن نەزەرم ئاوایە ئەلاڕەغم هەموو فەزاسازیە وا ئەیکە، ئەلاڕەغم هەموو کارێ وا ئەیکەوە ئەڵێ 20,000 ژن ئاموزش ئەدەین وەکو حەجابان بڕۆیت و فڵان و ئەمانە. من نەزەرم وایە هەموو ئەمانە پوچەڵ ئەبێتەوە چونکە ئەو هەستەوا تۆ ئەیبینی، ئەو ئەحساس و تەسمیمەوە تۆ لە تەرەف مقابڵەوە لەلایەن کۆمەلگاوە بە پێشڕەوی ژنان ئەیبینی زۆر عەزیمترە لە ئەو کارە تەوتە گەرانەی کە
جمهوری ئیسلامی گەرەکی بیکا بەرامبەریان. بۆیە من شخصا نظرم وایە کە تەنانەت لە ناو ژنانە ڕابەران و شێوەگەرێکی مختلف دەستی پێکردا کە تەنگ بە جمهوری ئیسلامی هەڵ ئەچنێت و ئەم تەناقوزە لەگەڵ جمهوری ئیسلامیە وەسڵەکە بە جنبش سەرنگونی جمهوری ئیسلامی کە هیوادارین کە لە دەورەکانی ترا لە مەقاتعی ترا بازم بە شێوەی ساڵی 1401 بێتەوە مەیدانجا ئەم جارە ئیتر مسۆگەری ئەکا نەتەنیا مەسلەی مبارزە لەگەڵ حجاب بەڵکە مەسلەی سەرنگونی جمهوری ئیسلامی جارێتر ئەیخاتە سەر ساحەی سیاسی لە ئێرانە. زۆر سپاس زمانی گودازگە حەزەکەم پرسیارەتر بکەم 2 دقە وەختمان ماوە زیاد لەو مبارزاتەیە کە لە بەشای جۆرە و جۆری کۆمەلگایە چ مەسەلەی ژنان چ مەسەلەی کاریگەری و هەموو ئەم مەسایل پەدیدانێکە لە کۆمەلگایە وجودی هەیە بەتایبەت مبارزاتی ژنان مشخصاً پەیامت لە مقابلی ئەم ئێقداماتی ڕژیم چییە؟ ئایا مبارزە عەلەی حجابانان و ئێقداماتی جمهوری ئیسلامی فقط ئەمری ژنانە لەو جامعەدا؟ قەتعاً وان نییە و ئەمەڵنیش وان نەبووە. ئێوە تماشایکەن دانشگاکان تماشای طبقەی کارەگەر و مەراکزی کارەگەری بکەن هەل لە ئەو ئاخێزی ئینقلابیە هەل لە ئیسا ئەبینی کە هیچ لە شعارەکانیان ئەم مەسلەی زەخت و زۆرەسە لەسەر ژنان مەسلەی مبارزەی ژنانە لەسەر حجاب ئێمە خۆمان بۆ خۆمان دیتمان بە چاوی خۆمان کە ساڵانی ڕابردوو وەختێکە کۆڕ و کۆمەڵ ئەبەسرا هەر ساڵی 1401 بۆ ئاور تێبەردانی ڕووسەری بۆچی هەر ژنان بوون لەوێ خەریک بوون تەزاوەراتیانە کرد لە شوێنێک ئاوا خەریکن ژینە زەخت و زۆر لێ ئەەکەن بۆچی پیاوان نین خەریکن ئەڕۆن بە گشت مەلاو دارودەسەی تاقمی نظامی جمهوری ئیسلامیە کەوایە ئەوڵەن نەوانیە نەتەنیا وەزیفە ژنان نەبووە بەڵکە جامعە لەویشە تێپەڕ بووە دیومانە ئێمە لە خودی ئەم مبارزاتە اتفاقاً یەکێک لە عەرسەگەرێکە کە موەفەق بوونتیا مەسەلەی ژن و پیاوی نییە کولی جنبشی سەرنگونی جمهوری ئیسلامی ئەباتە پێشەوە خودی هەر ئەم مەسەلە کە بەظاهر مربوطە بە ژنان وەلە تەنیا مربوط بە ژنان نییە یەکێ لە کۆڵەکەکان جمهوری ئیسلامیە کە ڕووخاندنی جمهوری ئیسلامی بەڕاستی ئەخاتە لەرزە و واداری ئەکا بە پاشەکشێت و ئومێد بۆ سەرنگونی حەقەتی بە نەزەر من زۆر زیاتر ئەکاتەوە ئەمە خود ئاگاهیەکەی لە نێو جامعە هەن هەر بەو دلیلە بە نەزەر من لە هەر کەسێک لە ئەو جامعە ئێرانە پرسی کە مبارزە بۆ لابردنی حجاب تەنیا ئایا ئەمری ژنانە سرت بۆ ئەلەقێنیاڵی هەروان نەبووە هەرووامان نەکردووە و لە ئیسە بە دوایشەوە ئەزانین کە ئەمە هینی جامعەیە هینی ژن و پیاوە و دەستکەوتەکەی ئەچێتە گیپان جنبشی سەرنگونی بۆ جمهوری ئیسلامی کە دیارە خێری بۆ تەواو جامعەیە تەنیا بۆ ژنان نییە. زۆر سپاس بۆ تۆزەکان دوو بۆ بەشداری لە مەسەلە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەردۆدا هەمایانی گودازگەر. بینەرانی عزیز و خۆشەویست هاتینە کۆتایی بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەردۆ داوەتەکەم بینەری ئیدامەی بەرنامەکان بن لە هەر شوێن ساخی و سڵامەتیتان ئارەزوو